ئەگەر تۆزێ ئەو جادەبانەمان بۆ خاوێنکەن و خێرتان نەگاتێ خەتای ئێمەش لە بیر حکومەتی ناهێنینەوە ڕاستی ئەگەر خوای گەورە ڕحمی لە دڵنێ بۆمان چاکە پیاوە تێ و خێرە و خزمەت گوزاری خەڵک منداڵی چماکرا ئەوەندە ئەوەندە جادەیە چییە؟ ئاویشمانی لەسەر حاڵش بخوای ئاوە کەشمان باش نییە هیچ کاچی لێ هیچی لێ نیە ناوڵە ماڕەکان بخوان هەندێ چگل و مەگلیان ڕۆ کردو هیچی لێ نەکراوە ناوڵە خزمەت گوزاری بیبەکەن ئەوستیاناوە بزانت چۆنە هەرخنکان لە بۆنە مێشولە دەمان خوا ناوڵە هیچ خزمەت گوزاری بۆم کۆرانە هەر نەکراوە هەموو خەرچی فەقیرە خۆوە نییە برێ هەمووی هەیە بێ نەفەرێ بخۆی دەستداتە بەری نیکا هەمووی فەقیر فەقەراتە والله ژیان لێ بە قورئانەوەتە حەوشەکە دەشوی لە دوای تۆ ئەو پێ قوڕە پێی دەچێتەوە ژوورێ ژیان نێنێگە لە پیسە یەک قورئانمانە حەل لەسەرێت تا خوارێ بگەڕ یەک قورئان و قورئانی مە پیس نییە ئەمە بە قورئانە پیسەکەمان شوورین ڕگاوان ئەو حاڵی ڕگاوان هەر کەسە پێش قاوی خۆی سەب کردووە بۆ خاوێنی هەر کەسە گەڵاوی تێکەڵێ ناو پێش قاوی خۆی سەب کرد لە بەر قوڕاو تێگەی دشتانە حاڵمان نییە بۆ شێوەیە دستانە حاڵمان نییە ئێترا ئەوەی پێش قاوی امکانەتی پێش قاوی خۆی سەب کردەوەش پێش قاوی خۆی سەب نەکردێ دوو مەجموعە پێڵاوی داناوە مەجموعەی لە پێش دەکە مەجموعەی لە ژوورەوە مستەمە لە ڕێی خەسەخانە و لە ڕێی داو دەرمان و خوا بن پێرێوار مناڵێکمان توش قۆخەوە بوو ئەسری ئاو بۆ ئەو قوڕا و چڵکاوی سەرەوە هەمووی هاتە خوارەوە هەمووی هاتە خوارەوە ڕاستەنگە نەفەس بوو هە بردمان عیادە داوامان لە حکوومەتەوەی ئەگەر حکوومەت ئیمکانەتی هەیە بەس کە نایکا ئەو شتێ دیکەیە کە نایکا و شتێ دیکەی حکوومەت ئیمکانەتی هەیە بەڵێن نیەتی هەموویەوە تەکلیفی چییەکە مەشەرعانە بکە هەڵ ئێمڕۆ بەیانی خەدەماتی خانوومدا 650,000 لێمانسەن حەقی خەدەمات و قیر و قیرتا و ئەوانەیان لێمانسەن نەشیان کرد هەموو ماڵەکان ئەوەی تابووی ئەوەی ڕقم ئێسام خانوانە ئەوەی کە کردبێتی چمە عملی کردبێتی خانوو پارەی ڕسوماتی لێ وەرگیراوە بەسەکە نەکراوە و شتی دیکەیە وڵا هیچ نییە ناوەڵک خزمەت گوزاری چێ قیر نییە ئاو نییە کارەبا نییە هیچ نییە دستانەوە هەر زۆر شڕین لۆ قڕێ هاویناش لۆ ئاوێ ئارێ وڵی داوکاریمان چیە ئاو کارەبایەکەمان لۆ دابینکەن ئەو جادە و قیرەشمان لۆ چاکەن ژیان نییە نەتێداینە بەس وڵی دستانێکی بارانباری لەسەر دەرکرد ڕاستن ئاو دەویست بێتە زۆری چۆ ئەو دوو مارەش فەقیرانە ژیان نییە خۆیان هەموو شش گەڵا بە چەکر شتێ نای پێش قاوی